سڵاوتان لەبێت بینەرانی وێزگەنوویس من هانۆ ئەحمەد لە بەرنامەی مایک ئەبمە میوانی ماڵەکانتان بە هیوای ئەوەی بتوانین جێگەیەکی تایبەت لە دڵی ئێوەی خۆشەویستا دروست بکەین. تەوەری ئەمڕۆی بەرنامەکەم ئەپرسین کاتێک لێمان ئەپرسن ئەڵێن چۆنی لە وەڵامە ئەڵێن ئەژین ئەو ئەژینە لای تۆ چی ئەگەیەنێت بینەرمان بن. ئەبێ شەونی خۆنیکە بۆ سەرەی غاس ئەوەش کارەبەکە خۆتی بینی جۆزی سیرێشان بۆ داناوی بە حساب چ لە پێڕە درۆکەن بیستە وایە یعنی ژیانە ناڕەحەت کردەوەیان لێ کردووی بێزار بیت ئەم وڵاتە جێبێڵی خۆیان پێیان خۆشە حەزەکان گەنجەمێنە لە وڵاتە چەندها کەس ئەو ئاوی ئیجۆمیجاخنکە هەر بەلاشە زۆر ئاساییە تۆ سیرکە مناڵێک چەند ساڵ چەندێکە بە دوایگەڕن 53 ڕۆژە بە دوایگەڕن بەلانە زۆر تێدێ بەس بۆی چی مەغریب هەموو عالەم هاتووە سەر خەت وایە ئێمە چەندها مناڵمان لە ناوچوو کەس هەواڵی پرسی کەس بە دوایگەڕا ئەم هەموو پارێ کۆکرایەوە درا بە هینی لافاوەکە کاسی نارێکی وەرنەگرتووە ئایکووە ومێت ئینسانەکان خۆیان دروستێکم بۆ خۆیان ئەویش بەپێی ئەو شتانێک کە لە ژیانە ڕوبەڕوە بێتەوە و ئازمنی لێوەرەگرێ دایمە هەوڵە ئومێدە دروستکە بۆ هەرسانەوە ئەگەر چجارێ بکەوێت چجار توژی ناومێدێ بێ بەدبەختێ بێ ومێدە بۆ خۆ دروستەکە بۆی بتوانێت هەرسێتەوە وەکو ژیان لە سەردەمی ئێمەیە هەرچەنە هیچ شتێکمان نەبوو بەڵام ژیان خۆش بوو ئەمەلێکمان هەبوو بەڵام لەم سەردەمەیە بڵێن بۆ نمونە من خۆم مامۆستام قوتابیەکان هەرچەند لەگەڵیان ئەڵێم سەعی بکەن هەوڵ بن یعنی وەکو جاڵێ مامۆستا بۆ سەعی بکەین براکەم یان باوکم دەوامی مەکتەبی تەواو کردو بەڵام تەعین نەبوو یعنی بۆچی هەوڵ بین هەمووی ئەم دەسەڵاتەیە خەڵک هەر هەمووی بێزارە چی لەم ناوایە لە سانەوەی بڕە پرسیارێک هیچی ئەم دەسەڵاتی خۆش نایێت من یەکێکم لەوانەی سوێن بەخوا پڕ بەدڵ پێم خۆشە وڵاتە جێبەڵم و بە هەموو تەمەن بۆ وڵاتەیە قەتیش ناڵێم کوردم کاری ئەو هەموو ناومێدیە زۆرە چییە؟ دیارە ڕەحمەتی خوا لێ بێ خۆ خۆتی بینی یاخی وڵاتی سوالکەری نێمە ها چەندەها بێگانە لەم وڵاتە بۆەوە ساحەبی هەموو شتێک ئێمە خۆمان لە وڵاتەکەین ئەوە ژیانی خەڵکی کە توی بینی هەمووی بێ ئیش و بێکار ڕۆسەی کە کاکە ئەوە ئیش و کارێ بێ لەم ناودانشێت یا سەرقاڵی شەبێت ژیان ناڕەحەت ئەی ئەم هەموو جیابوونەی زەواجە لەسەر چێ لەبێر بە ئیش و بێکاریە ئەیوانە ناڕەحەتە ژیان بەڕاستی بەدە زەمانەوە بڕوان پێ بکە هەر هەمووی بێزارە لیان یعنی خەڵک ناڕەحەت بۆ بەڕاستی هەتا سەلووتیاتەوە من یەکێکم لەوانەیە سوێن بەخوا پڕبەدڵ پێم خۆشە حکوومەتە کۆتایی پێ بێ نەمێنێ عنی کە کوردێکم ئەو ئاواتی منە بۆ ئەوە حەزم لیان نەماوە عنی ژیانێکی ناڕەحەت ناخۆش هەمووی بێزارە بێزار ژیان وەکو شکسپیر ئەڵێت ژیانی مرۆڤەکان هەر کەسە ئەکتەرەکە ڕۆڵە بینێت لەو ژیانەیە واتەش ژیان شانۆیە مرۆڤەکانش ئەکتەرن هەر کەسە ڕۆ خۆیان ئەبینێت ژیانی مرۆڤی لە وڵاتێکەوە وڵاتێکی تر نەتەوە بۆ نەوتەوەیەکی تر لە فەڕەنگی کەسێکە بۆ کەسێکی تر ناوچە بە ناوچێک تر جیاوازە ژیانی وڵاتێک کە شەڕیتیانە بێت ئاژاویتیانە بێت جیاوازی لەگەڵ وڵاتێکی ترە کە شەڕ و ئاژاوە و ناخۆشی تیاوێت ئەبێ شەڕ بکەی لەگەڵ ئەم ژیانەیە ئەنجا بژی بەڕاستی بەڵام لەگەڵ ئەوەشە ئینسان نابێ بێ ئەمەل بێت ئەبێ ئەمەلمان بە ژیان هەبێت وا لە گەنجەکان بکەین کە ئەمەلیان بە دنیا هەبێ ئەگینا ژیان بۆ گەنج بۆ کۆمەڵێک کەس کە تازە پێگەشن زۆر قورسە سڵاو لێبێت سڵاو ئەمانەوێت پێمان بڵێ ژیان ئێستا چۆن ئەیبینی چۆنە ژیان والله ژیان ناخۆشە و گرانیە و ناڕەحەتیە و ئەمانەیە ینی ژیانێکە ئینسان بە سەختی لە ئینسان تێ بڕێ ئەڕڵات خۆش نییە هیچ یعنی ئینسان دڵخۆش نییە بەم ژیانە ژیان جوانە بەڵام کە ئەوی ئێوە بڕێوە جوان دیە ئەوی کە حکوی تۆکات جوان دیە ئەوەی کە سەپەرشتی دەکات جوان دیە ژیان ناوەسێت هەشە ئابووری زفتە بەڵام مرتاحە دەرونی چکە هەموو ژیانی بریتینە لە مادە هەموو کاتە مادەش پارەش دڵێک خەڵک خۆش ناکات لەوانە بە نوکتەیەک بە قسێکی جوان بە پندێک بە شعرێک بە کتێبێک بە چیرۆکێک ژیانی کەسە ئەو ساتەیە خۆش کات ئاسوودەی کات بەرز نییە بڵێ وەڵام ژیانی من بەرەو ناخۆشی ئەڕوات ژیان سات بە سات
لە گۆڕانکاریە ناتوانێت تۆ پێناسێکی ژیانکی لە ژیان بریتێ لەمە چکە ساتێک ناخۆشە ساتێک خۆشە ژیانیش ئەگەر هەر هەبووی شیرین وێتە میتیانە پێویستە مرۆڤ کە هاتە سەروی زەوی بلبلانەیەکات ئەم بلبلانەیەش سوێری و ترشی و تاڵی سوێری تایە هەموو شتێکی داژیان بە تێڕوانین لەو زۆرفەی کە کۆمەڵگەی کوردی پێ ئەڕوات مجتەمەعی ئێمە وڵاتی ئێمە بزات پێ ئەڕوا ئەو ئەستەنگی و بربەست و کۆمەڵە قەیران ڕووی کردوتە ئەم وڵاتە ئەمانە وای لە خەڵک کردو تووشی ڕۆتینێک بێت تووشی ناومێدیەک بێت تووشی حاڵەتێکی کە ئابەبوون گۆشەگیربوون ببێت بۆیە تەنها لە مێشکی خۆیان بیر لەوە ئەکاتۆ کە تەنها ئەژی نەنا بەجددی ئێستا من و تۆ وەکو دوو هاوڕێ وەک کچ و باوک وەکو مام و برازە تۆ بە من بڵێ چۆنی من بڵێم باش نیم تۆ دڵنیایت کە باش نیم چکم ئەم زروفی وڵاتی ئەمە کێ باشە کەس باش نییە کۆمەڵی خەڵک نەبێت کە بە پەنجەکانی دەستە بژێردێن بەڵام هەر لەسەرەوەشەوە ئەزانی کە باش نیم بەڵام هەر پێت ناخۆشە بڵێم باش نیم ژیان وای لێ هاتووە ئەوە نە قورسەوە ناڕەحەتە من پێی بڵم سێدەکەی بەعزێک کەس پێی ئەڵێ چۆنی دەڵێ وڵا زۆر باشن باش نییە هیچ کەس باش نییە تەحەدا ئەەکەم بە تۆشەوە بە منەوە بەوە بە هیچ کەسێک هیچ کەس باش نییە تەنانەت وای لێ هاتووە سەرکردەکانیشمان لە حکومەتە ئەوانیش باش نیە ئەوانیش کێشیان لە ژیانە بۆ دروست بوو ئەم وڵاتی ئێمە هەمووی کێشە و مەشاکیلیا و وای لێ هاتووە ئەبێ بڵێ ئەژیم کەسیش سیقەت پێی نییە کەسیش سیقەت پێی نییە کە ناخی دڵی خۆتی بۆ ڕێژی ئەو کەسی کە ناخی دڵی خۆتی بۆ ڕێژی تەنها یەک شخصە تەنها دایکە دایکیش بەرگە ناگرێ هەموو شتێکی پێ بڵێت ژیانێکی ناخۆشە وڵا بە نمونەیەکی بەسیط وڵاتێکی پڕ لە نەوت لە ماڵی ئێمان نییە دەبێت یعنی ئەوە چێگەنێ وڵی تر ئەژینی ترەر وڵا بە ڕێکردنی کەسەکەی تر ژیانیش خۆتە زای چەند قورسە ئێستا عالیان بە بۆنەیە بێمەعاشی و بە بۆنەی بێ ئیشی و ئیش نییە و ئەتە لەبە هەیە ماشەڵات تەخەڕۆجی کردووە ئیشی بۆ نییە و تاینات نییە و ئیتر ئەی چۆن ئەوە ئەژینەکە ژیان ئەیتر ئەوە بە سەختی بەڕێوی ئەکیید ژینگەکە و بارودۆخەکە وای لێکا زۆر جایش خۆمەرج نییە ئەو شتا تایبەت بێ بۆ کەسە ئەکی چواردەور بۆی هەیە خۆی ژینگەکە ئێمە وایە نازانم قەیران بە دوای قەیران و ڕوودا و بە دوای ڕوودا و ئیتر ئەوەش ئەکیید سترس بۆ دروست دەکات هەر وەک ئەڵێن ژیان سێشتا هیوا ئازار پاداش لە یەکەمیاندا بژی لە دووەم بەرگە بگرە لە پێناو سێم هیوام وایە زۆر باش بن باشبوونێک نەبێت تەنها سەرزارەکی بێت تا بەرنمەیەکی تر و تەوەرێکی تر بەخواتان ئەسپێرم.